لە هەرێمی کوردستان 4 قوتابی لە بەشی پیشەیی یەکەمە و 3 قوتابی لە بەشی زانستی و 1 قوتابیش لە بەشی وێژەی 3 قوتابی لە سلێمانی. نمرەی قوتابیانی پۆلی 12 ڕاگەێنرا و ناوی یەکەمەکانی ئەو قۆناغە ئاشکراکرا، بەڵام وەزیری پەروەردەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم جارێکی دیکە ئەو بۆنەی قۆستەوە بۆ هێرشکردنە سەر مامۆستایانی ناڕازی و سنووری بایکۆت. بە نزیکەی لە سەدا 72 یەکەمەکانی پۆلی 12 لە سنووری هەڵەبجە و سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان بوون، بەڵام وەزیری پەروەردە دەڵێت ئەو قوتابیانی یەکەم بوون، هی ئەو قوتابخانانە بوون کە بایکۆتیان نەکردووە. سەرەوەی کە هەموو ئەو قوتابیانەی کە لە سنووری سلێمانی ڕاپەڕین گەرمیان و هەڵەبجە لە ڕیزبەندی یەکەمەکانن، ئەوانن لەو قوتابخانانن کە ساڵنامەی وەزارەتی پەروەردەیان جێبەجێ کردووە و لە ڕۆژی 3/1/2024 ئیمتیحانی وەرزی یەکەمیان داوە و لە 4/4/2024 ئیمتیحانی وەرزی دووهەمیان داوە. ئامادەی شەید ئارام لە کەلار پۆلی 12یەکانی لە بایکۆتان نەبووە لە دەوام بووە. ئامادەی ڕزگاری هەمان سیستمی جێبەجێ کردو. ئامادەی ڕەنجین لە چەمچەماڵ لە ڕۆژی 3/1 ئیمتیحانی وەرزی یەکەمی کردو لە 4/4 وەکو وەزارەتی پەروەردە تاقیکردنەوەی خۆی کردووە. ئامادەی شەید جەبار بە هەمان شێوە و ئامادەی ڕەنجین لە سلێمانی بە هەمان شێوە و قوتابخانە ناحکومیەکانیش ئۆتۆماتیشی ئەوانیش هەمان سیستمی وەزارەت. وەک بەشێکی دیکە لە لێدوانەکانی ڕابردووی ئەم جارش قسەکانی وەزیری پەروەردە مامۆستایانی سنووری بایکۆتی نیگەران کرد، چونکە مامۆستایان چەندین جار جەختیان کردووەتەوە لەوەی ئەوان بە ناچاری بژاردەی بایکۆتیان هەڵبژاردووە و خەتاباری سەرەکی لەو هەڵبژاردنەش حکوومەت بوو. بۆیە لێدوانەکانی وەزیر توانای سپیکردنەوەی دەموچاوی حکوومەتی نییە و پەڵەی خەتاباریان لێ ناکاتەوە. جەنابەت باسیەکەی دوو بەشە، جانبێک شتی دیکەیە، جانبێکیش داواکردنی مافی مامۆستایانە. ئەوەی بەرپرسی سەرەکی لە بایکۆتی خوێندن وانەبێژ و مامۆستا و کارگێڕی خوێندنگاکان نەبوون، بەڵکو ئەوان لە کاتی گردبوونەوەکانیشیاندا دەیانوت بەنابەدڵی لەسەر شەقامن و دەیانەوێت لە هۆڵەکانی خوێندندا بن، بەڵکو بەرپرسیاری سەرەکی ئەو دەسەڵات و حکوومەتەیە کە تەواوی داهاتەکانی لە چنگیدا گیر کردووە و بێتواناشە لە دۆزینەوەی چارەسەرێک بۆ قەیرانی دواکەوتنی بەردەوامی موچە. ئەرکی وەزیری پەروەردە نییە تانە لە مامۆستایان بدات و ناڕەزایی و هەڵوێستەکان بە ناوچاویاندا بداتەوە، بەڵکو ئەرکی وەزیرە زەمینەی گونجاوی پەروەردە و فێرکردن بڕەخسێنێت و کار بۆ ئاسوودەکردنی مامۆستایان بکات بۆ ئەوەی بتوانن لە ئاستێکی پێشکەوت و کوالێتێکی بەرزدانەوەی داهات و فێر بکەن. وەزیری پەروەردەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لەبری ئەوەی بە ناڕاستەوخۆ هێرش بکاتە سەر بەرەی بایکۆت و مامۆستایان، وا باشە خۆی بخاتە شوێنی موچەخۆران و پاساویان بۆ بێنێتەوە. لە ئێستاشەوە داواکاری مامۆستا وانەبێژان جێبەجێ بکات بۆ ئەوەی ساڵی داهاتووی خوێندنیش هەمان سیناریۆی پار ساڵ و چەندین ساڵی پێشتریش دووپات نەبێتەوە. جگە لەوەش دەبێ وەزیری پەروەردە بە دوواداچوون بۆ ئەو هۆکارە بکات کە لەو شارانەی خوێندن بایکۆت نەکراوە و مامۆستایان لەگەڵ دواکەوتنی موچەش بە ناچاری یان خۆویستانە بەردەوامیان بە خوێندن داوە، بەڵام بۆچی زۆرینەی یەکەمینەکان لەو ناوچانە نابن؟ ئامادەی ڕزگاری 696